دووە گفتوگوی ئەمڕۆمان هەر لەسەرم بابەتەیە چات جی پی تی. با بزانین چییە، چۆن کار دەکات، چۆن بەکاری بێنین، هایکەڵکی بۆ مرۆڤایەتی چییە؟ ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد یوسف کە ماستەریان هەیە لە بواری ئایتی و مامۆستان لە زانکۆی گەرمیان. مامۆستا محەممەد سڵاو لێ ببیانیت باش، ئەگەر پێمان بڵێ چات جی پی تی چییە؟ بەیانیت باش، بەیانی ئێوە و بینەرانی کورتسات باش، سپاسانەکەم بۆ میوانداریتان. ئەوەی ڕاستی بێ چات جی پی تی زمانێکی زیرەکی دەستکرد یاخود مۆدێڵێکی زمانی زیرەکی دەستکرد دروست کراوە. GPT Generative Pre-trained Transform لەلایەن کۆمپانیای OpenAI کە دەکەوێتە کالیفۆرنیای ئەمریکا پەرەی پێدراوە. کۆمپانیایەکی تەمەن بچووکی لە 8 ساڵی تەمەنیدا ئەم شۆڕشەی دروست کرد لە بواری زیرەکی دەستکرد. باشە مامۆسا، بۆچی بەکاردێت؟ ینی چۆن بەکاردێت؟ سەرەتا چات جی پی تی لەسەر کۆمەڵێ زۆری داتا ڕاهێنراوە، واتە بە بەکارهێنانی تەکنیکی دیپ لێرنینگ چات جی پی تی لەسەر کۆمەڵێکی نزیکەی 45 تێرەبایتی داتا ڕاهێنراوە. بەکارهێنانی چات جی پی تی مەڵتی یوزە، بۆ نمونە بۆ دروستکردنی دەق، بۆ وەڵامدانەوەی پرسیار لە پسپۆڕە جیاوازیەکان، مێژوویی بێ، پزیشکی بێ، پرسیاری بواری ئایتی بێ، نەک هەر وەڵامدانەوەی پرسیار بکرا، کورتکردنەوەی دەقەکان یان ئەنجامدانی ترانسلیشن وەرگێڕان و کۆمەڵێ زۆر ئەرکی تر لە بواری ماتماتیکی، لە بواری پرۆگرامسازی، لە بواری شیکردنەوە و ئەنەلاسیزی داتاکان. کۆمەڵێ زۆر بوار هەیە کە چات جی پی تی توانای هەیە کە کاری تیا بکە و وەڵامی پرسیارەکان بداتەوە. باشە مامۆستا، ئێستا لەسەر ئاستی جیهان بەکارهێنەری زۆری هەیە. چات جی پی تی لە تەمەنێکی کورتە توانی ڕیکۆردی کۆمپانیا گەورەکان بشکێنێ. هەڵبەتە شتێکی بەدوایە، شتێکی ئاسایی نییە. چات جی پی تی وەکو شۆڕشێک لە بواری نیچۆرال لانگویج پرۆسیسینگ دانرێ. تاوەکو ساڵی 2020 و 2021 و 2022 جیهان باسی لە پرۆگرامی لانگویجەکان نەکرد و پێشکەوتنەکانیان، باسی لە شۆڕشی کلاود کۆمپیوتینگە کرد، باسی لە IoT ئەکرد، باسی لە شۆڕشی سناعی چوارەم ئەکرد لە بواری تەکنەلۆژیا. ئەمڕۆ هەموو باسەکان چووە بۆ لای زیرەکی دەستکرد، هەموو کۆمپانیا گەورەکان باسی زیرەکی دەستکرد ئەەکەن. بەکارهێنەرانی چات جی پی تی تاوەکو مانگی 2023 واتا تاوەکو 2 هەفتەی پێش ئێستا 100 ملیۆنی تێپەڕاندە. مەژمارەیەکی زۆر گەورەیە بۆ نێترین ڤێرژنی چات جی پی تی کە لە نۆڤەمبەری 2022 بەرهەمات و خراە بەردەستی بەکارهێنەران. ئەو ڕیکۆردەی پێشووتر ئینستاگرام دەستی بەسەرداگرت بوو کە زۆرترین بەکارهێنەری بەلای خۆی دابرد بوو لە ماوەیەکی کورتە چات جی پی تی شکاندی، بەڵام بە جیاوازیەکی زۆرە. باشە مامۆساکرێ بڵێن منافسی گوگڵە یان کێورکێکارە لەگەڵ گوگڵە یانۆکو بەدیلی گۆگڵ خۆی ناساندووە؟ من بۆ وەڵامی زۆربەی پرسیارەکان لە بواری چات جی پی تی ئاماژە بەوە ئەەکەم کە هێشتا زووە. ئەگەر بین بەراوردکاریە بکەین لە نێوان ئەم گوگڵ و چات جی پی تی، ئەتوانین بڵێن کە ئەو بەرهەمانەی لە سێرجی گوگڵ بەردەستن یاخود ئەکەونە دەستی بەکارهێنەر بابەتی دەستی دوون، واتە شتێکە کە پێشتر نووسرابێ و پێشتر لە سێرج ئنجینە دانرابێ، لەو مەکینەی گەڕانە دانرابێ و ئەکەوێتە بەردەستی بەکارهێنەر. بەڵام چات جی پی تی جێنێرەیتیڤە، واتە داهێنانت بۆ ئەکا، دەقێکت بۆ ئەنووسێ کە هاوشێوەی ئەو دەقانن کە مرۆڤ ئەینووسن. ئەمە جیاوازێکەیە کە لە نێوان گوگڵ و چات جی پی تی هەیە، بەڵام شتی زیاتر ڕوون بێتەوە. باشە لە بری مرۆڤ ڤیرەکاتەوە؟
ناتوانین بڵێن لە بری مرۆڤ بیر ئەکاتەوە بە شێوازێکی تر ئەتوانین بڵێن کە چات GPT داهێنان ئەکا بەڵام لە کۆتایی ئابێەوە بزانین کە ئەو مۆدێڵانەی بەکارهاتوون ئەو ئەلگۆرتمانە دروستکەری مرۆڤن هێشتا کاتی ئەوە نەهاتووە نەک لە بری مرۆڤ بیر بکاتەوە بگرە جێگای مرۆڤیش ناگرێتەوە ڕەنگە هەندێ ئەرک بکات کە مرۆڤ بتوانێ بیکە بەڵام بۆ جێگرتنەوە تۆزێ قورسە باشە مامۆستا لە گوگڵدا کە سێرچەکەی بۆ بابەتێک زۆرجار کە نەبوو ئیتر نایهێنێ بار نایەکی ترۆ لێ بێ بەڵام لە چات جیپیتیا بەو شێوەیە یانی جاری وایە پرسیارەکەکەی پرسیارەکەت بگۆڕی ئەشێ وەڵامی جیاوازت بۆ بێنێ چات GPT وەکووتمان جێنێرەیتڤە داهێنەرانە کار ئەکا هەندێک پرسیار ئەەکەی لە چات GPT بەڵێ ئەگەر وەڵامی پێ نەبێ داوای لێبوردنەکە و ئەوەمان بیر نەچێ کە بڕی ئەو داتایانەی چات GPT لەسەری ڕاهێنراوە بڕۆداتایەکی زۆرن هەر ئەوە وای کردووە کە جیاواز بێ چونکە چات GPT لەسەر کۆمەڵێ داتا ڕاهێنراوە ڕاستە ئەپلیکیشنێکی زەخم و لە 175 بلیۆن پارامیتەر پێک هاتووە بەڵام لە کۆتاییە ئەمە بەرنمەیەگە و لەسەر داتا ڕاهێنراوە بڕی ئەو داتایانەوە ئەکا کە چات GPT فێر بێ بۆ وەڵامدانەوە ممکنیشە بۆ هەندێک پرسیار وەڵامی نەبێ زۆر بە ئاسایی چات GPT داوای لێبوردنت لێەکە بەڵام لەلایەگەی ترەوە کەوتت ئەگەر وەڵامێکت بە دڵ نەبێ یاخود بتەوێ بە دوای وەڵامێکی تر بکەڕێ بڵێ جاری وا هەیە وەڵامەداتەوە داوای لێ ئەەکەی کە دووبارە وەڵامی پرسیارەکەت بداتەوە یاخود وەڵامەکەی بلاتەوە ڕوون نەبێ یاخود ئامانجی تۆ نەبێ زۆر بە ئاسایی چات GPT جارێکی تر جێنێرەیتی وەڵامێکی تر ئەکا جیاواز بێ لە وەڵامەکەی پێشوو خاڵێکی زۆر گرنگ هەیە من لێرەمەوێ ئاماژەی پێ بکەم چات GPT لە کۆی چاتەکەەوە فێر ئەبێ واتە ئەگەر تۆ پێشووتر بۆ ماوەیە قسەی لەگەڵ بکەی چاتی لەگەڵ بکەی تێ ئەگا کە پێشووتر تۆ چیت لەگەڵ باس کردووە و لە بۆچوونی تۆ تێئگا هەندێک جار هەڵسەنگاندنی شت بۆ ئەکا کە تۆ کەسێکی چۆنی و چۆن بیر ئەەکەیتەوە بە دوای چی ئاگەڕی مامۆستا خزمەتگوزارێکی بێ بەرامبەرە یان بسنسێکی گیانیە زۆربەی ئەو ئەپلیکیشنانەی ئەمڕۆ هەن و لە بواری زانستی و ئەکادیمی و تەکنەلۆجی خزمەت ئەەکەن دیوی بێ بەرامبەریان هەیە و ئەگەر بتەوێ بۆ ڤێرژنێکی باشتر و خزمەتێکی باشتر بەکاری بهێنی بە دڵنیاییەوە بێ پارەی پێ بەڵێ ئێمە لە بواری تەکنەلۆژیایە چ تێرنە چ گرامەرلیە چکی و بۆڵتە چ کۆمەڵی ئەپلیکیشنەیەکە بۆ بواری توێژینەوەی زانستی بەکاردێن هەر هەمویان فری پێشکەش ئەەکەن بە لیمیتەیشنەوە بە سنوورێکی دیاریکراوە بەڵام ئەگەر بە شێوازێکی باشتر و بە کواڵەتێکی باشتر بەکاری بێنی ئەوە بێ بەرامبەر بڕێکی پارە بدەیت باشە چات GPT لە سەرەتاوە فری بوو و ئێستاە لە ئێستاە ڤێرژنێکی نوێ هاتووە کە بەرامبەر بە چەند دۆلارێک ئەتوانی بەکاری بهێنی باشە مامۆستا لە هەرێمی کوردستان ئەوکو پێی زانیاریمان لەسەری نییە پەیوەندی بە چیەوە هەیە ئایا بۆ خۆی بابەتەکە تازەیە یانەوەی کە چی بکەین ئێمە چۆن کەڵکی لێ وەربگرین چۆن نتوانین بەکاری بێنین ڕادەیەک ئاساییە کە زانیاری تەوامان لەسەر نەبێ لە هەرێمی کوردستان یعنی شتەکە ئاساییە چکە ڤێرژنی نوێی چات GPT لە نۆڤەمبەری 2022 بەرهەم هاتووە و هێشتا تازە سەد ڕۆژی تەمەنی تۆزێ زیاتر تێپەڕاندووە ناوەندە ئەکادیمیەکان پێویستە ڕۆڵی خۆیان هەبێ ئێمە وەکو زانکۆی گەرمیان وەکو ناوەندێکی ئەکادیمی لە سنووری ئیداری گەرمیان و لە چوارچێوەی زانکۆیە وبینارێکمان ڕێکخستووە لەگەڵ شارەزایەکی بوارەکە کە لە وڵاتی ئەمریکایە و پلەی زانای هەیە هەروەها چەندین وبینار و وەرکشۆپی تر لە بەرنمەیە بۆ ئەوەی زیاتر ناوەندە ئەکادیمیەکان و بگرە دەرەوەی ناوەندە ئەکادیمیەکانی شارەزاییان هەبێ دەربارەی چات GPT باشە مامۆستا لە ماڵە مۆبایلەکەمان دەربێنین و ئەم ئەپلیکیشنە ئەم ئەپە دابەزێنین کەڵکی لێوەرەگرین هەر هاوشێوەی گوگڵ
ئێستا بینەرانمان ڕەنگە لە مۆبایلەکەی سەرقاڵ بێ بزانێن چات GPT چییە، ینی لە ئاپستۆر یا لە پلەیستۆر هەر بنووسێ چات GPT و دای بەزێنێ و ئیتر کەڵکی لێوەرەگرێ وەکو گوگڵ. ئەپلیکیشنەکە هێشتا مۆبایل ئەپلیکیشنی بۆ بەرهەم نەهاتووە بەو شێوازەی کە هاوشێوەی ئەپلیکیشنەکانی ترە، بەڵام لە ڕێگەی هەروێ براوزەرێکی ترەوە، واتە براوزەری گوگڵ یان براوزەری سەفاری یان هەر براوزەرێکی تر بەکارهێنەران ئەتوانن چات GPT بەکار بهێنن. خۆشبەختانە لە ئێستادا لەسەر ژمارەی مۆبایلی ئاسایی کە لە بەردەستمانایە کۆمپانیەکانی مۆبایل ئەتوانی ئەکاونتی پێ دروستکەی، تەنها پێویستی بە ئیمێڵێکە و بە ژمارە مۆبایلێکە کە ڤێریفیکیشن کۆدت بۆ ئەنێرێ. لە ماوەی ڕابردوو وڵاتی عێراقی تیا نەبوو کە ئێمە وەکو هاوڵاتیان یاریبی کوردستان نەمان دەتوانی ئەپلیکیشنەکە بەکاربهێنین و ئەکاونت دروستکەین. خۆم بۆ خۆم بەلامان برد بۆ بەڕێزێک کە لە وڵاتی ئەمریکایە بۆی لەسەر ژمارە مۆبایلەکەی خۆی ئەکاونت دروستکەین، بەڵام هەر ماوەیە پێش ئێستا نۆتیفیکیشنی چات GPTمان بۆ هات تقریبان هەفتەیە بۆ 10 ڕۆژە کە ئەتوانن لەسەر ئەو ژمارە مۆبایلانەی کە لە عێراق ئاکتیڤن بەکاری بهێنن و هەردوێنێ من بۆ تاقیکردنەوە ئەکاونتێکم دروست کرد لەسەر ژمارە مۆبایلی خۆم و زۆر بە ئاسایی ئەتوانی بەکاری بهێنن. مامۆستا سپاس بۆ زانیارەکانت، سپاس بە ڕوونکردنەوەکانت. بێگومانم داهێنانە تازانەی لە جیاندا دێن و بۆ خزمەتی مرۆڤایەتی دێن، گرنگێ ماوە قسەیان لەسەر بکەین، هەوڵاتیان نیە مەرزانیاریان لەسەریان نەبێ.